سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باشی وادارین لە هەرکوێیەکان ساغ و سڵامەت بن. ئەمڕۆ شەممە 4 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەرە لەگەڵ 5 ئاگۆستی 2023 زانی لەگەڵ هاوڕانی هاوکارم بە خۆشحاڵی و لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان، ئێران و جیهان. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دیداری دایکانی دادخوازی ئێران لەگەڵ دایکی شەهریار محەممەدی، چالاکی خەڵکی ئازادیخوازی مەریوان بۆ پەرەپێدانی کولتوری وەرزش لەو شارە، گیان لە دەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، بەردەوامی ئاگری دارستانەکانی مەریوان و بانگەشەی یارمەتی لەلایەن ژینگە پارێزان، بێبەشکردنی ژمارەیەک لە خوێندکارانی کچی زانکۆی کوردستان لە خابگا، کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لە شارەکانی ئامۆل و عێراق، ئاگرکەوتنەوە لە دەوروبەری زیندانی ئەڤین و ناڕەزایەتی بەندکراوان، دۆخی خراپی ژیانی کرێکاران لە پارێزگای مرکزی بەهۆی نەدانی حەقدەست و سەپاندنی سزای 1 ساڵ زیندان بەسەر نەرگێز محەممەدی. درێژەی هەواڵەکان. دیداری دایکانی دادخوازی ئێران لەگەڵ دایکی شەهریار محەممەدی ڕۆژی هەینی 13 مانگی گەلاوێژ. دایکانی دادخواز لە چەند شاری ئێران چاویان بە دایکی هەمیشە زیندوو شەهریار محەممەدی کەوت لە بۆکان و پەیمانیان لەگەڵ ئاواتی گیانبەختکردوانی ڕێگەی ئازادی نوێ کردەوە. سیامەک ئەعزەمی برای هەمیشە زیندوو سپێر ئەعزەمی بە بڵاوکردنەوەی ئەو ڤیددیۆیە جەختی لەسەر یەکڕێزی و یەکگرتووی بنەماڵەی دادخوازان و بریندارانی شۆڕشی ژینا کرد. لەو دیدارەدا بنەماڵەی شەهریار محەممەدی، ئێرفان خەزایی، یەلدا ئاغا فەزلی، محەممەد مێهدی کەرەمی و دوو کەس لە بریندارانی شۆڕشی ژینا کە چاوێکیان لەدەستاوە بە ناوەکانی حسەین نادربەیگی و سالار وەتەن پەیمانیان لەگەڵ ئامانجی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا نوێ کردەوە و دایکی شەهریار محەممەدی جامانەی خەڵات بە دایکانی دادخواز کرد. چالاکی خەڵکی ئازادیخوازی مەریوان بۆ پەرەپێدانی کولتوری وەرزش لەو شارە. ڕۆژی هەینی 13 مانگی گەلاوێژ کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادیخوازی مەریوانی بە کۆبوونەوە لە تەنیش دەریاچەی زرێبار وەرزشی بە کۆمەڵیان بەڕێوە برد و خوازیاری پەیوەستبوونی خەڵکی ئەو شارە بەو هەڵمەتە بوون. بەوتەی چالاکانی مەدەنی مەریوان مەبەست لەو چالاکیە پەرەپێدانی کولتوری وەرزش لە نێو دانیشتوانی ئەو شارە بۆ دروستکردنی کۆمەڵگایەکی تەندروست و پەروەردەکردنی منداڵان بۆ بەرەنگاربوونەوە لەگەڵ سەختیەکانی ژیانە. بەپێی ئەو گرتە ڤیددیۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ژنانی باوەڕمەند بە باڵاپۆش و ژنانی دژبەری حجابی زۆرم لێ هاوڕێ لەگەڵ پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەب لەگەڵ موسیقا پێکەوە وەرزشیان دەکرد و داوا لە خەڵکی ئەو شارە دەکەن پەیوەست بەو هەڵمەتە بن. گیان لە دەستانی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە. ڕۆژی هەینی 13 مانگی گەلاوێژ کۆڵبەرێکی خەڵکی گوندی دۆستینەی سەر بە شاری بانە بە ناوی هوشیار ئەمینی بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانی بەخت کرد. بەپێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز، ڕۆژی هەینی کۆمەڵێک لە کۆڵبەران لە سنووری بانە کەوتنە بۆ سەی هێزەکانی سوپای پاسداران و ڕاستەوخۆ تەقەیان لێکراو. بەو هۆیە و کۆڵبەرێک بە ناوی هوشیار ئەمینی گیانی بەخت کرد. بەپێی ئامارەکانی کۆڵبەر نیوز لە 6 مانگی سەرەتای ساڵی 2023 زاینیدا سەرجەم 61 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی کوردستان، کرماشان و ئازەربایجانی غەربی بە تەقەی ڕاستەوخۆ بەربوونەوە لە بەرزایی و تەقینەوەی مین بوونەتە قوربانی کە 11 کەسان گیانیان لەدەستدا و 50 کەسی دیکەش بریندار بوو. بەردەوامی ئاگری دارستانەکانی مەریوان و بانگەشەی یارمەتی لەلایەن ژینگە پارێزان. ڕۆژی هەینی 13 گەلاوێژ ئاگری دارستانەکانی گوندی دەرەوەران بەرەو گوندی هەنجیران تەشەنەی کرد و ئەنجومەنی سەوزی چیای مەریوان داوای یارمەتی لە ژینگە پارێزان و خەڵکی شارەکانی دیکەی کوردستان کرد چەند بەهانەیانەوە. ماوەی 3 ڕۆژە دارستانەکانی گوندی دەرەوەران لەلایەن بەکرێگیراوانی ڕژیمەوە ئاگر دراوە و
هەوڵی ژینگە دۆستان و خەڵکی ناوچەکە بۆ دامرکاندنەوەی بێ ئاکام بووە. ڕۆژی ڕابردوو ئاگرەکە بۆ جەنگەڵەکانی گوندی هەنجیران تەشەنەی کرد و ئەنجومەنی سەوزی چیای مەریوان داوای لە ژینگە دۆستان و خەڵکی شارەکانی دیکەی کوردستان کرد بچن بەهانەیانەوە. جێگەی ئاماژەیە کە بەیانی ئەمڕۆ ئەندامانی ئەنجومەنی پاژینی بانە چوون بەهانای هاوکارەکانیان لە ناوچەی مەریوان. بێبەشکردنی ژمارەیەک لە خوێندکارانی کچی زانکۆی کوردستان لە خابگا. بەپێی هەواڵی گەشت و حراسەتی زانکۆی کوردستان لە شاری سنا، ژمارەیەک لە خوێندکارانی کچی لە مافی خابگا بێبەش کردووە. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان ئەو خوێندکارانە بە بیانی بانکرانیان لەلایەن حراست و کمیتەی ئینزیباتی زانکۆی کوردستان، هەروەها راپۆرتە یەک لە دوای یەکەکانی حراست لە مافی خابگا بێبەش کراون. شانی باسە کە پێشتریش چەند خوێندکاری ئەو زانکۆیە بۆ ماوەی 2 ترم لە درێژەدان بە پرۆسەی خوێندن دوور خرابوونەوە. گیان لە دەستانی گوماناوی ژنێکی تەمەن 30 ساڵ لە شاری مەلەکشایی. شەوی سێشەممە دەیگەلاوێژی 1402 هاوژینی تاهیرە سادقی ژنێکی تەمەن 30 ساڵ و خەڵکی شاری مەلەکشایی پەیوەندی بە دایک و باوکی ئەم ژنە لاوە گرتووە و ئاگاداری کردوونەتەوە کە کچەکان بە خواردنی حەب کۆتایی بە ژیانی خۆی هێناوە و کاتێک گەڕاوەتەوە ماڵ کچەکان گیانی لەدەستاوە. بە پێی زانیاریەکان ئەو ژنە لاوە کاتژمێرێک پێش ئەم ڕووداوە لە ماڵی دایک و باوکی گەڕاوەتەوە ماڵی خۆیان. دوای مردنی شوێنەواری لێدان بە جەستە و بە تایبەت ملوشانیەوە دیار بووە و لەچکێک لە دەوری ملی بەسترا بوو، هەروەها دەم و گوێشی خوێنی پێوە بووە. تاهیرە پێشتر ناکۆکی لەگەڵ هاوژینەکەی و بنەماڵەی هاوژینەکەی هەبووە لە ژێر گوشاردا بووە، تەنانەت چەندین جار لەلایەن ئەوانەوە لی درراوە. شانی باسەکە بنەماڵەی تاهیرە هیچ سکاڵایەکیان لەسەر هاوژینی کچەکەیان تۆمار نەکردووە و ڕایانگەیاندووە. چاوەڕێی وەڵامی کۆتایی پزیشکی دادوەرین و دوای وەڵامی پزیشکی دادوەری سکاڵا تۆمار دەکەن. برینداربوونی کرێکارێک لە شاری بیجار. لە ڕۆژانی ڕابردوودا کرێکارێکی بیناسازی خەڵکی گوندی بێسارانی سەر بە شاری سنا لە شاری بیجار تووشی ڕووداوی کار بووە و ئێستا لە کۆمادایە. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی خەڵکی گوندی بێساران بە ناوی ڕێبوار پیرە لە کاتی کارکردن لە بینایەکی 6 لە شاری بیجار بەهۆی نەبوونی مەنیشۆنی کار و بەربوونەوە لە بەرزایی بە سەختی بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکرا. شانی باسەکە ناوبرا و باری تەندروستی ناجێگیرە و لە ئێستادا لە کۆمادایە. کۆبوونەوەی بنەماڵەی دادخوازان لە شارەکانی ئامول و ئەراک. ڕۆژی هەینی سێنزەی گەلاوێش بنەماڵەی گیانبەخت کردووان قەزاڵە چەلابی و مێرشاد شەهیدی نژات لە شارەکانی ئامول و ئەراک بە کۆبوونەوە لەسەر مەزارەکانیان پەیمانیان لەگەڵ ئاواتەکانیان نوێ کردەوە. بە پێی زانیاریەکان گوێڕایدانانی دیواری بەتۆنی و جێگیرکردنی هێزێکی زۆری نظامی لە دەوروبەری مەزاری غەزالە چەلابی بنەماڵە و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خواست هاوکار لەگەڵ ساڵڕۆژی لەدایکبوونی لەسەر مەزارەکەی کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. لەلایەکی دیکەوە بنەماڵەی هەمیشە زیندوو مێرشاد شەهیدی نژات هاوڕێ لەگەڵ کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی عێراق لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە کۆبوونەوە و بەڵێنیاندا درێژە دەری ڕێگای پڕشانازی بێت. ئاگرکەوتنەوە لە دەوروبەری زیندانی ئەڤین و ناڕزایەتی بەندکراوە. ڕۆژی هەینی سێنزەی گەلاوێش بەرزاییەکانی دەوروبەری زیندانی ئەڤین ئاگری گرت و چەند مینتەقیەوە بەڵام کەس زیانی بەرنەکەوت و بەندکراوان دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردەوە. بە پێی زانیاریەکان پاش ئاگرگرتنی پوش و پەڵانی تەپەکانی دەوروبەری زیندانی ئەڤین تەم و دووکەڵ چۆتە نێو زیندان و لانیکەم دەنگی دەتەقینەوەی بەهێز بیستراوە. بەوتەی هاوڵاتیان بەندکراوانی زیندان پاش ئەو ڕووداوە دروشمەکانی ژن ژیان ئازادی و مەرگ بۆ دیکتاتۆریان بەرز کردوێتەوە. دۆخی خراپی ژیانی کرێکاران لە پارێزگای مرکزی بەهۆی نەدانی حەقدەست. جەمشید ئومیدی سەرۆکی ئیدارەی تەعاون کار و ڕفاهی کۆمەڵایەتی پارێزگای مرکزی ڕۆژی شەممە چواردەی گەلاوێش باسی لە پەرداخت نەکردنی حەقدەست و مەزایای 190 کرێکاری شاغڵ لە 6 کارگای سەنعەتی کرد.
بەوتەی ئەو بەرپرسەی ڕژیم زۆرترین ڕێژەی کرێکارانی ناڕازی لە شاری زەرەندی هەڵکەوتووە و 6 کرێکار چەند مانگ حەقدەست و مەزایای دواخراویان پەرداخ نەکراوە. لە شارستانی ساوا 43 کرێکار و لە شاری خومین 40 کرێکار چاوەڕێی پێدانی حەقدەستەکانیان و لە دۆخێکی زۆر خراپدا دەشین. دوا هەواڵ سەپاندنی سزای 1 ساڵ زیندان بەسەر نەرگس محەممەدی. ئەکاونتی ئینستاگرامی نەرگس محەممەدی چالاکی مەدەنی و زیندانی سیاسی بەندکراو لە زیندانی ئەڤین ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند کە دەستگای قەزای ڕژیم ئەو بەندکراوەی بە 1 ساڵ بەندکرانی تر محکوم کردووە. بەپێی راپۆرتی ئەو ئەکاونتە ئینستاگرامیە نەرگس محەممەدی بەهۆی کاردانەوەکانی 1 ساڵی ڕابردووی بەرامبەر با ڕووداوەکانی ئێران لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تەبلیغ دژی نزام محکوم کراوە. بە لە بەرچاوگرتنی ئەو حکومە کۆیگشتی سزا سەپێنراوەکانی دەستگای قەزای ڕژیم بەسەر ئەو چالاکە سیاسیە 10 ساڵ و 9 مانگ زیندانی تەعزیری و 154 زەربە شەلاقی گرتوتەوە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا لەگەڵمان بن بۆ بینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە.